لاهور شێخزەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوڕێتی دەرباز کۆسەر ڕەسوڵ کارژێڕی مەکتەبی سیاسی و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی سەردانی شاری هەولێری کرد. لە دەستپێکی سەردانەکەیدا لاهور شێخزەنجی لەگەڵ لێپسرا و کادرانی مەڵبەندی ڕێخستنی هەولێر کۆبوویەوە. لە سەرەتای کۆبوونەوەکەدا دکتۆر ڕێبوار ئیسماعیل لێپسرای مەڵبەندی ڕێخستنی هەولێر لە وتەیەکدا سەردانەکەی هاوسەرۆکی یەکێتی بە گرنگ وەسف کرد و ڕایگەیاند بە ئومێدەوە لە سەردانەکەی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڕوانین بۆ هەولێر و سەردانەکەی گرنگی زۆری بۆ قۆناغەکە هەیە. ئەم سەردانە و ئەنجامدانی کۆبوونەوەکانی بەڕێزتان بۆ هەولێر یەکێتی گرنگی خۆی هەیە و دڵنیایی و مایەی خۆشحالیە جێگای هیوێ هیوا و ئومێدە بۆ گرنگیدانی ئێوە یەکێتی بەگشتی بۆ ئەو شارە مێژوویە و ئەو گەورە پڕ سەروەریە. هەمومان ئومێدمان هەڵچینیوە کە دەرئەنجامی ئەم دیدارە و کۆبوونەوانە بەرهەمدار بن ناوڕۆکێکی تری یەکێتیە بۆ شاری هەولێر و سەیرکردنی پێگە و دیاری گرنگی شاری هەولێرە. لاهور شێخزەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وتارێکدا تیشی خستە سەر دوایین گۆڕانکاریەکانی ناوچەکە و دۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لە دوای کۆنگرەی چوارەمەوە وتیشی یەکێتی 10 بۆ 12 ساڵی ڕابردوو بە دۆخێکی هەستیار تێپەڕی و بە دڵسۆزی کادر و ئەندامانی یەکێتی گەیشتە کۆنگرە و کۆنگرەی بە سەرکەوتووی ئەنجامدا. من دەبێت لێرە سپاسی هەواڵە کۆنەکانی مەکتەبی سیاسی بکەم لەبەرەوەی ئەوان بە دڵێکی فراوانەوە لە ئاخر جار کە ئێمە هەمومان یەکمان گرت و بڕیارماندا کە کۆنگرە شتێکی حتمی بۆ مانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز لە ساحەی سیاسی ڕوومان لە برادەرە کۆنەکان کرد وتمان دەمانێت قەناعەت کرد کە ئەم کۆنگرەیە کۆنگرەی سڕینەوەی هیچ کەسێک نییە. ئەم کۆنگرە کۆنگرەیەکی حتمیە و ضرورەتە بۆ یەکێتی و خوانە خواستەگەر کۆنگرە نەکای یەکێتی وردە و لە یەکێتی بەرەو فوکانەوە بچووبوونەوە دەچێت. من سپاسیان دەکەم لێرە یەک بەیەکیان لەسەروی هەمویانەوە جەنابی کاک کۆسرەت و کاک بەرەمیش ئەو کات کە هاوکارێکی باش بوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لێک نزیک بینەوە و بتوانین بڕیاری کۆنگرە بدەین. بەرنامەمانە دوای ئێرە سەردانی شاری کەرکووک بکەین سەردانی شارەکان بکەین و بە هەمان شێواز کۆڕوونکۆبوونەوەی چڕوپڕ بکەین هەم جۆش و خۆشی کادرەکان بدەین هەمیش لە ئێش و ئازار و کەموکورتیەکانی ناوچەکان تێبگەین بۆی بیبینەوە و بیکەینە بەرنامەی کاری خۆمان بۆ هەڵستانەوەی یەکێتی. دەمانەوێت بینەوە خزمەتکاری ئێوە حیزب ئامرازێکە بۆ خزمەتکردنی خەڵک. ئەوە نییە کە تۆ خەڵک بێنی بخەیتە خزمەتی خۆتەوە بەڕاستی خەریب وامان لێ برادێک بەڕاستی یعنی ئەم کۆنگرەیەمان نەکرد باوەردەوە وامان لێداد خەڵکمان بە خزمەتکاری خۆمان نەزانی نەخێر ئێمە خزمەتکاری خەڵکی چێ خزمەتکاری پێ ناکرێت با حیزبایەتی نەکە بەڕاستی. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەی هاوسەرۆکی یەکێتی و وەفدی یاوەری دەرباز کۆسەر ڕەسوڵ ئەندامی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی خەبات و تێکۆشانی یەکێتیەکانی هەولێری بەرز نرخاند کە لە پێناو یەکێتی و میلەتەکەیاندا قوربانی زۆریان داوە. کاری ڕێکخراوی لە هەولێر و یەکێتی بوون زۆر زەحمەتە. کۆمەڵێک کورسایی لەسەر شانتانە چەند جار لە مێژووی خۆتان تووشی ماوەیانی بوونە ئەگەر مقاڕەی کاریەکی هەولێر و زۆری سەوز بکەین دەتوانین ئەوە بڵێن هەر تێکۆشەرێکمان جارێک ماڵی وەرانی بەڵام لە هەولێر بەهۆی شەڕی نەگریسی ناوخۆوە دووسێ جار ماڵی وێران کراوەسان دەست ژیانی دروست کردیتەوە. بۆیە ئێمە بە دڵنیاییەوە بەڵێتان پێ دەدەین کە هاوکارتان دەبین پشتیوانتان دەبینەوە لە هەولێریشەوە دەست پێ دەکەین کە پەیامی نێبوونەوە و پەیامی تەبایی و یەکگرزی و دیسان هەڵسانەوەی یەکێتی چۆن شانازی بە ڕابردوو خۆمان نوێژی خۆمان دەکەین کە لە نەوەکەکان یەکێتی چی بوو لە هەولێر دەوی ئێوەش هاوکار و پشتیوان بن و کاگاوی باسەوەی کرد ئێمە بڵێ ماداوەکە مەکتەبەکان مەکتەبە ئەساسیەکان هەموو بێن لە هەولێر هەواڵامان بێن لێرە دەوام بکەن حزوریان هەبی. وا بڕیارە لە ماوەی مانەوەی لە شاری هەولێر هاوسەرۆکی یەکێتی وەفدی یاوەری چەند پرۆژەیەک بۆ خزمەتی کەسوکاری شەیدان لە سنووری هەولێر جێبەجێ بکات و زنجیرەیەک دیدار و کۆبنەوە لەگەڵ سەرکونسڵ و نوێنەری وڵاتانی بیانی ئەنجام بدات. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.